چۆن پێشوازی لە ساڵی نوێ دەکەیت؟ خەون و ئاواتت بۆ داهاتوو چییە؟ 2017 كان سنة كلش حلوة علي. حققت بها جزء من أحلامي. ممكن هي تكون أحلام بسيطة بس أنا حصلت شغل حلو، كسبت بها ناس جيدين، أصدقاء جيدين، فارقت ناس وكلش حزنت لفراقهم، بس أنا على أمل إنه نلتقي وياهم ب 2018. أتمنى 2018 تكون سنة سعيدة على الكل، على أقليم كردستان، على العراق، ونكون دائما أخوة. شكرا. منوكو تاكيش يوم كوملقايا وكو بيجمرقايا ساڵی 2017 بە هەر ساڵە ناخۆشەکان بوو نەهامەتەکان بوو بۆ هاوڵاتیانی هەرێمەکەی من. ساڵی 2017دا کۆمەڵی ناخۆشیمان بینی لە کۆتایی ساڵدا خاستن، کۆمەڵە خۆشیشمان تیا بینی، مەسەلەی ڕیفراندوم و سەربەخۆیی کوردستان، مەسەلەی سەربەخۆیی بۆ هەمووان. هیوادارم 2018 وەکو تاکێکی ئەم کۆمەڵگایە 2018 ساڵێکی خۆشتر بێت بۆ هەموو کوردستانیان، بۆ هەموو دانیشتوانی هەرێمی کوردستان بە کەرکووکیشەوە گەڕێتەوە باوەشێم کوردستانە و هەڵبژاردنێکی باشتر و چاکتر لە ئێستا بکرێت. بەڕاستی ساڵی 2017 ساڵێکی ناخۆش بۆ گەلی کورد کۆمەڵێک کارە سات و پێشادی ناخۆش هاتە پێش. هیوادارین کە ساڵی 2018 ساڵێکی خێر و خۆشی بۆ وڵاتمان بە هیوای بینینی وڵاتی گەورەی کوردستان بۆ هەر چوار پارچە بەگشتی و بە کوردستانی باشوور بە تایبەتی بێتە ڕۆژێکی سەربەخۆ ئەو ڕۆژە ببینی ئینشاءالله هەموو ناخۆشەکان تێپەر دەبێت ئینشاءالله و لە 2018 ساڵێکی خۆش بینە سەر. نتمنى من الله عز وجل أنه تكون سنة 2018 سنة خير ومليانة بالمفاجآت، وأكيد نتمنى الاستقرار والأمن والأمان لكل الشعب الكردي والشعب العراقي بشكل عام. بهیوای ساڵێکی خۆش هەرچەند لە ساڵی ڕابردوو زۆر ناخۆشی و پێشاتی ناخۆش هاتە پێشمان، بەڵام ئینشاڵڵا لە ساڵی تازە ڕووداوەکان بەرەو باشتر و خۆشتر دەڕۆن بە هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەک ئینشاڵڵا بەرەو کوردستانی سەربەخۆ دەڕۆین. دەژنا 2018 ئەم گەلێ کورد پیرۆز دکن و کوردی ڕۆژاوا تایبەتی و ئەمدخوازن سەرکەفتن بێ بۆ کوردی ڕۆژاوا و فدرالی و کێفخۆشی بێ، ئەم هەموو دخوازن بەگەرن وڵاتی خۆ و تایبەت لە کوردی ڕۆژاوا و گەنجە کوردی ڕۆژاوا گەلێک زیان بۆ وان هاتیە و ئەمدخوازن سەرکەفتن بێ و ساڵا 2018 سەرکەفتن بێ بۆ هەموو گەلی کوردستان هەر چارپەرچی کوردستان، چل باکوور بێ، چل باشوور بێ، چل ڕۆژاوا بێ، چل ڕۆژهەلات بێ.